دیمەنەکانی عێراق هیوا بەخش دەرناکەون. ئەوە تا دوای نەمانی داعشیش هێشتا پرۆسەی گەڕانەوەی خەڵکی لێقەوما و بۆ شارەکانی سونەنشین هێواشە. لە دوای گەڕانەوەی هێزەکانی حکومەتی ناوەندی بۆ ناوچە کێشە لە سەرەکان لە پارێزگای کەرکووک و سەلاحەدین، ڕیکۆردی لێقەوماوان کوردیشی بۆ زیاد بووە. لە واشنگتن سفرەوخوانی ناشنال کڵاب لەگەڵ خوانی ئێوارەدا وتوێش لەسەر چارەنووسی عێراق بابەتێکی گەرم بوو. باڵێزی عێراق نایشارێتەوە. بۆ ئەو ڕوبەڕووبوونەوانەی چاوەڕوانی عێراقا پێویستیان بە ئەمریکایە. بێ پشتگیری هاوپەیمانی بە سەرۆکایەتی ئەمریکا، چونکە شتێکی مەترسیدار بۆ زۆرێک لە عێراقیەکان هەستمان نەکردووە کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا شەڕمان کردووە تاوەکو 2014 کە وەک عێراقیەکان شەڕی جدیمان کرد. ئێستاش بارودۆخی عێراق زۆر جیاوازە لە چاو ڕابردوودا. لە وڵاتێکی وەک عێراق سەرڕایبوونی پارلەمان و کابینەی حکومەت و یاسا و ڕێساکان هێشتا دیدە ئاینیەکان ڕۆڵە جێڕن. ئەوە تا لە واشنگتنیش لێدوانەکەی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق عەلی سیستانی لێرە بوو. دوای ئەوەی ڕیفراندۆم بەڕێوەچوو، ئایەتوڵا سیستانی وەک چۆن زۆرێک لە خەڵک لەگەڵ ئەوەدان کە کەسایەتیکی جەماوەریە لێدوانی ئەوەیدا کە کورد پێویستە کێشەکانی لە ڕێگەی دەستوری عێراقیەوە چارەسەر بکات. هەروەها حکومەتی عێراقیش پێویستە مافەکانی گەلی کورد کە لە دەستوردایە جێبەجێ بکات. ئەو دەستورەش بەڵگەیەکی گرنگە کە نزیکەی لە 80% خەڵکی عێراق دەنگی پێداوە. لە دوای نەمانی داعش لە عێراق چەندین شاری داروخاوی جێهێشتووە. نێوانی پێکاتەکانی عێراق هیوا بەخش نییە، بەڵام هێشتا سیاسیەکان لایەن وایە هەڵبژاردن لە عێراق گۆڕانکاری دێنێت. خەڵک بێتاقەت بۆ لە وتاری تایفی سیاسەتێکی نیشتیمانیان دەبێت. گرنگترین شت ئەوەیە کە ڕکابەرە سیاسیەکان لە نێوان ئەو لایەنانەدا دروست بووە کە نوێنەرایەتی هەمان کۆمەڵە خەڵک دەکەن. ئەمەش هەلێکی باش دەڕەخسێنێت بۆ دروستبوونی هاوبەندێکی حکومی بەدەر لە پرسی ڕەگەزی و تایفی. پێشبینیکردنی ئایندەی عێراق لەو زەمینە سیاسی و سەربازی و ئابووریەی هاتۆتە ئاراوە وەک چاودێر دەڵێن ڕەنگە ئەستەم بێت لە ڕوانگەی قوڵبوونەوەی زیاتری ئاڵۆزیەکانی نێوان شیعە و کورد و سونە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.